لەبارەی دەستپێکردنی خولی یاسادانان و دەستپێکردنەوەی کاری لێژنەکان لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق قسە دەکەم. دکتۆر بەخێر بێیت. زۆر سپاس. لێژنەکان کەی دەست پێ دەکەن کەی خولی یاسادانان دەست پێ دەکات؟ بەڕاستی ئێستا ئەو خولەی تازە بڵین با بڵین ئەم وەرزەی نوێیە بۆ دانیشتنەکانی پەرلەمانی عێراقی. یەکەم کارمان ئەوەیە کە لیژنەکان کۆتایی پێبێ لەبەرەوەی تاکو ئێستا نەقسێکی گەورە هەیە لە ناو لیژنەکان. تاکو ئێستا ئەو جێگرەوەی ئەندام پەرلەمانەکانی سەدری کە پاشەکشەیان کرد تەواو نەبووە. زەختەکی زۆر هەیە لەسەر دوو لیژنەی سەرەکی، لیژنەی دارایی لەگەڵ لیژنەی نەوت و گاز. بەڵام ئەمەش ئالیەتێکی پێویستە لەلایەن چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ تەحالوفی سیادە، لەبەرەوەی ئەوانەش کێشە و گرفتیان هەیە نێوان یەکتری. ئایا چۆنیەتی ئالیەتێک بدۆزنەوە بۆ جێگرەوەی ئەم کەسانی کە لە پەرلەمانی سحابیان کردیە لە تەیاری سەدری. دوای ئەوەش خاڵی دووەم دەست پێ دەکەینەوە، ئەویش ئەوەیە بۆ پۆستەکانی ناو لیژنە. لیژنە پێویستی بە سەرۆکی لیژنەیە، پێویستی بە دوو جێگرە لیژنەیە. پێشتر بڕیاردەر هەبوو، بەڵام ئەمە گۆڕانکاری بەسەردا هات. یعنی ئەم یاسای ئەنجومەنی نوێنەران دەستکاری کرا لە منهاجە داخلیەکەی. لەو لیژنانە حەسەی کورد چەندە؟ چەندی بەردەکەوێت؟ چەندی؟ بەڕاستی وەکو حەسە ئەمە ناتوانین حەسەیەکی دیاریکرا و دەستنیشان بکەین، بەڵام ئەگەر بینە سەر مەسلەی چۆنیەتی دامەزراندنی حکوومەت کە بەپێی محاسەسە بووە، ئێمە لە ناو کورد وەکو کورد چوار وەزارەتمان دەستکەوتووە. یعنی لەو حاڵەتە ئێمە دەتوانین بڵین کە حسەی کورد لە سەروی چوار لیژنەیە وەکو سەرۆکایەتی لیژنەکان. بەڵام ئەمەش بڵین ژمارەیەکی کۆنکریتی نییە، بەڵکو بەپێی ئەو مفاوەزاتانەی کە دەکرێت نێوان پارتی دیموکراتی کوردستان و حتا ئەو بڵین حزبە کوردستانیەکانی دیکەش ئەوانش نیازیان هەیە سەرۆکایەتی لیژنەکان وەرگرن لەگەڵ جێگری سەرۆک لیژنەکان. ئەوش گرنگی خۆی هەیە بەپێی ئەو دانوستانانەی کە ئەنجام دەدرێ ئەنجا قەرار دەدرێ. لەبەرەوەی ئێمە لە ناو لیژنەکان عورفێک هەیە، ئەگەر هاتوو وەزارەتەکە بۆ نمونە وەزارەتی دەرەوە کە حسەی کووردە، ناکرێ سەرۆکی لیژنەی دەرەوە پەیوەندیەکانی دەرەوە ببێتە کورد، کوردێک وەریگرێ، بەڵکو دەبێ بە پێچەوانە بێ، یاخود شیعەکان وەریگرن یان سوننەکان. بەو شێوازە ئەو عورفە هەر ڕۆشتووە. ئەم عورف و ئەم ڕێککەوتن و ئەم ئیتیفاقکردنا کاتی دەوێت، ینی پێدەچێت کەی ئەمە هەمووی جێبەجێ بێت. ئەمە ئەو مانگە دەبێت هەر شێوەیەک بێ، دەبێت کۆتایی پێ بێ، لەبەرەوەی ئێمە زۆر دواکەوتوینە. سەرۆک لیژنە و جێگرەکانی زۆر گرنگن بۆ ئەوەی لایەنە کوردیەکان ڕۆژیان چۆنە، ئەوان تا چەند هەماهەنگن؟ بەداخەوە ئەوە شتێکە ئەمە پێشتریش باسمان کردووە. ئێمە هەردەم هەوڵمان داوەکەوە لە چوارچێوەی کوتلەی کوردستانی کار بکەین، بەڵام کێشە و گرفت هەیە نێوانمان لەگەڵ چەند لایەنێکی سیاسی. بەڵام خۆشبەختانە یعنی بە تایبەت لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەکان بەرە و چارەسەربوون دەڕوا. هەرچەندە ئێمە هەماهەنگیەکمان هەیە لە ناو پەرلەمان، بەڵام پێویستی بە ئیتیفاقی سیاسی گەورەتر هەیە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەردوو حزبەکە تاکە بتوانین زیاتر بە ڕێکوپێکتر کار بکەین. حزبەکانی دیکەش بە هەمان شێوە یعنی هەندێکیان تەبانە لەگەڵ ئێمە، هەندێکیشان داخەوە. ئەمە ژوای کردوکەوە ڕێگر بێ بۆ چارەسەرکردنی زۆر لە کێشەکان، وەک کێشەی لیژنەکان. وەکوتم مەسلەی پۆستەکانی ناو لیژنەکان گرنگیەکی زۆری هەیە، وەکو حکوومەتی سێبەرە. یعنی ئێمە سەرۆک لیژنە تقریباً دەکرێت بڵین وەکو سەلاحیاتی وەزیرێکە، ئەگەر تەشبیه نەبێ وەکو سەلاحیاتی وەزیرەکە لە ناو پەرلەماندا، لەبەرەوەی کاری زۆری پێدەکرێت، دەتوانێت زۆر یاسا هەیە بتوانێت پرۆژەی حکوومەتتر و باشتر دابنێ. باشە سەر ئەوەی کە وەکوی باست کردیانی هەماهەنگی لایەنەکان سستە
گوتت بەداخەوە ینی سیستیەکان لەسەر چیە یان یاخود فراکسیۆنە کوردیەکان لەسەر چی کێشەیان هەیە بۆ دیاریکردنی سەرۆکی فراکسیۆنەکان بەڕاستی با بڵین هەندێک لەلایەنە سیاسیەکان کوردستانیەکان ئەوانە مەساڵحیان زاڵترە لەسەر مەساڵحی هەرێمی کوردستان با بڵێن هەندێک مەساڵحیان گرێدراوە لەگەڵ هەندێک لەلایەنە سیاسە شیعەکان با بڵێن زیاتر ئەو وای کردووە کە تەئسیل لە ئەدای ئەم لیستانە بکە یاخود ئەم پەرلەمانتارانە بکە و لەلایەکی دیکەشەوە یعنی نەبوونی هەماهەنگیەکی تەواو لە کاری پەرلەمانی تاکو ئێستا بەرجەستە نەبووە لەبەرەوەی ئێمە چەند فترەیەکی ئینتیقالیمان هەبوو لە ئەوەی کە تیاری سەدری بەم شێوازە بوون لە ناو پەرلەمان دوایە تەحالوفێک هەمان هەبوو پێشتر تەحالوفەکە کۆتایی پێهات ئێستا تەحالوفێکی تازای ئەو تەحالوفاتە زۆرانە وەدەکاکەوە نەبوونی هەماهەنگیەکی تەواو نێوان لایەنە کوردستانیەکان بەو شێوازە نییە هەیە بەڵام تا ڕادەیەکی زۆر تۆکمەنیە و بەو شێوازە نییە کە بتوانانی اعتیمادی لەسەر بکەین کە یەکدەنگ بین لە ناو پەرلەمان لەبەرەوەی هەبوونی یەکدەنگی لە ناو پەرلەمان قووەتێکی زۆر باشترمان دەداتێ لە کارکردن لە ناو لیژنەکان کاری پەرلەمانی بە لیژنەوەیە لیژنەکان ئەگەر هاتوو ئێمە پلانێکی باشمان بۆ دانا استراتیجیەکی تەواومان هەبوو لەسەر خوێندنەوەی تەواومان هەبوو لەسەر چۆنیەتی کارکردن بەو ماوەیە کە هەمانە لەو حاڵەتی ئەدامان زۆر باشتر دەبێت بە تایبەت لەگەڵ وەزارەتەکانیش دەتوانین تەنسیقەکی باش باشە پارتی چ لێژنەیەکی دەوێت ئێمە تقریبەن ئەو لیژنانەی کە ئێمە زۆر یعنی هەوڵمان بۆ داوە و بەردەوامیش لە ناوی کاری لێ دەکەین ئەویش لیژنەی داراییە بە دەرەجەیەک لەبەرەوەی جەنابتان دەزان مەسەلەی دارایی چەند گرنگە بە نسبەت هەرێمی کوردستان و کێشە و گرفتەکان هەمووی لەو بەشەدایە لەو سێکتەرەدایە دوایە لیژنەی نەوتە دوایە لیژنەی یاساییە ئێمە پێشتر لیژنەی یاساییمان هەبوو و کارێکی زۆر باشی کردووە بەڕاستی ئەمیش ئەهەمیەتێکی یەکجار گەورەی هەیە لەبەر ئەوەی پرۆژە یاسایەکان هەمووی دەچێتەوە ئەوێ دیسان دووبارە خوێندنەوەی بۆ دەکرێت کاری لەسەر دەکرێت ئەنج دێتەوە ناو پەرلەمان بۆ خوێندنەوەی یەکەم لەگەڵ ئەو سێ لیژنەیە بە دەرەجەیەک باشە بە نسبەت ئێمە پاشان دێتن لیژنەکان لە بەردەمەوەی کەم لیژنانە بۆ پارتی بێت بەڵێ گرفتەکان زۆرن لەبەرەوەی ئەم چەند ئێمە باخی پێ دەدەین ئەوانیش با بڵێن لایەنەکانی دیکەش دارایان پێ گرنگە نەوتیان زۆر پێ گرنگە لەبەرەوەی 1995 داهاتەکان هەمووی لەلایەن نەوتەوە دەچێتە ناو خەزێنەی دەوڵەت کەواتە ئەو دوو بڵێن لیژنە ئەساسیە کە ئێمە باسی دەکەین لە کنوانیش ئەساسیە لەوانش ینی کێشە و گرفتەیە بەڵێ سەبارەت بە بودجە پرۆژە بودجە ئەو کەی پەسەند دەکرێت کەی جێبەجێ دەکرێت کارەکانی تا چەند ماون بودجە بەڕاستی ئێستا ئەمە لەو قۆناغین دوێنێکە وەزیری پلاندانان نفوسی عێراقی دەستنیشان کرد وتی تقریبان گەشتوتە 43 میلیۆن کەس ئەمە زۆر مهمە ئەم داتایە پاشان دێنە سەر نفوسی هەرێمی کوردستان لەبەرەوەی بودجە بە دانیشتوان دەخملێندرێت و هەر وەزارەتێک پێداویستی خۆی پێشکەش دەکات بۆ پلاندانان تاکو پلاندانانیش پرۆژە یاساکەی دابنێ مناقەشە بکرێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پاشان بنێردرێتە پەرلەمان یعنی ئەم پرۆسەیە پێویستی بە کاری حکومیە زیاتر ئەنجا دوای دێتە پەرلەمان ئێمە ئیشی لەسەر دەکەین گرنگترین بابەت کە ئێمە یعنی احتیمایم پێ دەین ئەوەندەی جەخت لەسەر ڕێژەی ئەو ڕێژەیە کە بۆمان دادنێن بۆمان دابین کراوە ئەوە کێشە و گرفتی زۆرە دووەم ئایا چۆن مامەڵەتی لەگەڵ دەکرێت ئایا تەطبیق دەکرێت یاخودنا لەبەر ئەوەی گرێت ئەمە چەندی دەوێت بەلایانی کمەوە مانگێکی دەوێت ینی ئەم حاڵەتە ئەوەی کە باسی دەکەم هەتا دەگاتە پەرلەمان پاشان مناقەشات و ئەوانە عینەن بە مانگ دەخایانی لەبەرەوەی زۆر بابەت هەیە زیاد و کەمی دەکەن ئەنجا پاشان دەخرێتە دەنگدان خوێننی یەکەمی بۆ دەکەن لەوانەیە لەو مانگەدا خوێندنەوەی یەکەم بکرێت کێشە نییە بەڵام مناقەشاتەکانی دیکە زۆر دەخایانی ڕێزدار دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سوپاسمان دوومان کردی جەنابیش